کابینەیەک لە دوای یەکەکانی حکوومەتی هەرێم لە سەرەتای پێگەێنانی حکوومەت و پەرلەمان لە باشووری کوردستان بە بۆچوونی بەشێک لە هاوڵاتیان جگە لە دەستا و دەستکردنی پۆستەکان و گۆڕینی دەموچاوەکان هیچی تری لێ سەوز نەبووە. دۆخی ژیانی هاوڵاتیان لە ڕووی دابینکردنی خزمەتگوزاری و ئاو و کارەبا و موچەوە بە قۆناغێکی دژواردا تێپەڕ دەکات و کاربەدەستانی وڵاتیش لە جێگەی بەخۆداچوونەوە تەنها خەمی پڕکردنی گیرفانی خۆیانە. 20 ساڵە پێک هاتووە، نەک 6 مانگە، 20 ساڵە پێک هاتووە. حیز فەرقەکەی ئەمەیە ئەو عالەمە سەد ئەوە لە خۆشیە بە هەر لە تاڵیایی ساڵێ 2 ساڵ بەرمینە نەوتمان نانی. ئەمە میلەت بەخێوکردنە، نە کارەبامان هەیە، نە ئاومان هەیە، نە نەوتمان هەیە. خۆمان حکومەت بەخێوەکەین و حکومەتی ئاوایە لەگەڵمان ناکە لەگەڵمانایە. بەس موچە داوی خەڵک نایە، خزمەتگوزاریە، نەوتە، کارەبایە، ئەم شتانەیە لەوانەیە بەڵێ زۆر دواکەوتوو. سەوا بەرە وزستانە چین شەی وایە تا بەیانی کارەبا نییە. مۆلیدەکەش لەگەڵ یا قەتعا بێ ئەم شەو خۆم لە فەیسبووکە شتێکی وام بڵاو کردەوە. وتم ئەوەتان نەزانم چ ماڵە مەسئولیە، نە مۆلیدە نە ڕئیسی هەیە، هەتا شتشم نووسی لەسەری. وڵای هیچ شتێکی وا نەگراوە کە بڵێ بە زەقی دیار بێت. چی کراوە؟ کارەبای هەر لە جێ خۆیەتی و نەوتە تایزە نەدراوە. من مەسرور مەسعود مستەفا بارزانی لە سەروبەندی پێگەێنانی کابینەکان و سوێن خواردنی وەزیر و بەرپرسان و سەرۆکی حکوومەت سوێندی خزمەتکردن و چاکسازیکردن و باشترکردنی ژیانی هاوڵاتیان دەخۆن. بەڵام بەشێک لە هاوڵاتیان دەڵێن بەرپرسان باکیان نییە لە سوێن خواردن و بەڵێندانیش بە قسە ئاسانە و کردداری لەگەڵدا نەبووە. من گاڵتەم لێ هەمان درێژکراوەی یەک بەدنامەیە کابینە بە چاکسازی بەدز ناکرێت، چونکە چاکسازی بە پیاوی بوێرەکرێ. ئەگەر ئەوان هاتن بە سەرۆکی حکوومەتیان و پارەکە و چەندێکە ڤێلاکانی لە ئەمریکا بە چۆن کڕی، من لە بەیانەوە تایوارە ئیژەکەم پارەم پێ نییە. ئەی خێرە ئەوان کە لە شاخ بوون دەربەدەر بوون ئێستاکە پارێکی خەیاڵیان پێ و ناویان چکێ بڕچیەکەن لە ملیارەرەکانی عالەمە. بەڕای من میلەت تاوانباری یەکەمە، چونکە ئێمە خۆمان ئەم دڕندانە هەڵەبژێرین. میلەت ئێمە ئاڵەیە کە گورگ بە خێوگەی خوای مەڕەوگرێ. ئەمانە کۆمەڵێک بوون لە شاخ، هەمیان دینارێ لە جیرفانیانە نەبوو. دەردی شانۆگەرەکەی مستەفا ئەحمەڵێ چێژ لە ئەسپێیان لە جیرفانیان فەتەڕۆیە کرد. ئێستا ئەمانە مافیان ملیارە دۆلاریان هەیە. میلەت ئەبێ ئەمە بزانێ ئایا من ئەینە لەکە هازە ئەمانیان لەکوێ وەگە بەدزینە بێ، بەدزینە بێ بۆ لێیانەیە. هیچ شێ ناکرێ، هیچ. ئەو موچێش کە درا بەغا نارمێ، بەغاش بیبڕێ ئەوەش نامێنێ، ئەبێت تۆ بە ڕووبع موچەکەی جاران. ئەو سوێنەی ئەوانەی خۆشی هیچ باوەڕێکم پێیان نییە. ئەم سوێن خواردنە سوێنی درۆینەیە خۆن، سوێنە خۆن کە نەیکەن، سوێنە خۆن کە نەیکەن، سوێنە خۆن کە بەگوێ حیزبەکانیان بکەن، سوێنە خۆن ئاوا سوێنە خۆن، ئاوا سوێن ناخۆن کە ئیش بۆ فەقیر و هەژارکەن، ئیش بۆ ئەم خەڵکە ڕەش و تەداماوەکەن. هاوڵاتیان دەڵێن پێویستە حکوومەتی هەرێم پند وەربگرێت لەو دەنگە ناڕازی کە لە ئێستادا عێراق و وڵاتی ئێران و ناوچەکەی گرتووەتەوە، کە سەرجەمی دەرهاویشتەی جیاوازیکردنی چینایەتی و چاکسازی نەکردنە لە وڵات و قۆرەخکردنی خزمەتگوزاریە، کە هەموو ئەو داخوازیانە داخوازی خەڵکی باشووری کوردستانیشە. حکوومەت پێویستە بە خۆی دابچێتەوە و تا کار لە کار نەدرازاوە ئاوڕێک لە ژیانی نەهەمواری هاوڵاتیان بداتەوە.